پارتەکانی دەسەڵات و کەمینەکان لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانیان درێژ کردەوە و بە پێی زانیاریەکان ئەو حیزبانە دەیانەوێت لەو ماوەیەدا پرۆژەی دەستور بخەنە ژێر نەشتەری گۆڕانکاری و پەسەندکردنەوە و بە زۆرینە تێیپەڕێنن. لەبارەی دەرەنجام و ویستەکانی دەسەڵات لە درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پەیام ڕووماڵی تایبەتی هەبوو. تێیدا بورهان ڕەشید ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان ڕایگەیاند دەسەڵات ویستی هەیە لە ماوەی زیادکراوی خولی پێنجەمی پەرلەماندا پرۆژەی دەستور بێنێتەوە بە دڵی خۆیان بە زۆرینە لە پەرلەمانی کوردستان تێیپەڕێنن کە ئەو پرۆژە یاسایە بۆ لە سێدارەدانی حیزبە نەیارەکانیانە. ئەیانەوێ پرۆژەی دەستوری هەرێم بێننەوە پرۆژە کۆنەکە بێننەوە تۆزێ ترشوخوێ بکەن دەرخواردی خەڵکی بن بەم ئالیەتانی خۆیان ڕاپرسیشی لەسەرکەن و مەبەست لە ماوەی ئەم ساڵەیە بەڵێ ئەم ساڵی داهاتووە کە ئەمە خەتەرێکی گەورەیە ئەو پرۆژە دەستوری ئەوان دایانناوە ئیعدامی سیاسی ئەشخاص و لایەنە سیاسیەکانە. دەستور وەختیە نووسرێتەوە تەوازن هەبێ لە لەوانی لە هێزی لایەنە سیاسیەکانە. ئێستا تەوازن نەماوە. دەستور وەختیە نووسرێتەوە پەرلەمانێک بێ بە نەزیهی بوشوو بێت ئەمە کورسی هێ نابێت لە پەرلەمان. ئێستا بە نەزاهەتی پرۆسەی دەنگان نەبووم کورسیانە کورسی حەقیقی لایەنەکان نییە. دروستکردنی ئەزمە ڕاستە. هەر لە بەرنامەکەدا دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز چاودێری سیاسی باسی لە دەرەنجامەکانی هەوڵەکەی دەسەڵات کرد بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان وتی ئەو هۆشداریی نوێنەری نەتەوەیەگرتوەکان لە بەغداد دای بەسە بۆ یەکێتی و پارتی کە نەتەوەیەگرتوەکان هەڵوێستی نێگەتیڤی لە سەریان هەیە. لە بابی نێودەوڵەتی ئەوەی پلاسخار وتی لە ئەنجومەنی ئاسایش بەسە بۆیەوە ئەم هێزە سیاسیانەی هەرێم ئەم دەسەڵاتی هەرێم بزانێت کە هەڵوێستی نێودەوڵەتی وەکو دامەزراوە نێودەوڵەتیەکان خراپ بەرامبەر بە ئەوان و ئەوەی کە نونەرایەتی نەتەوەیەگرتوەکانەکە لە عێراق پلاسخار زۆر بە ڕاشکایی وتی کە پارتیەکێتی دەسەڵاتی زۆنی زەرد و سەوز باجی ئەم درێژکردنەوەی دەدەن باجی نەکردنەوەی ئینتیخابەت دەن لە کاتی خۆیان. پێگەی هەرێمی کوردستانن لای ئەنجومەنی ئاسایش دادەبەزێ و ئەو هاوکاریکردنەی کە ئەنجومەنی ئاسایش دەیکات بۆ ئەندامانی ئەنجومەنی ئاسایش با بڵێن بۆ هەرێمی کوردستان لەوە گۆڕانکاری تێدا بکرێت و ئەم هاوکێشەیەش بەڕاستی هاوکێشەیە کە بەسراوەتەوە بە هاوکێشەی تر لە عێراقدا هاوکێشەی پێکەنانی حکوومەت پێگەی کورد لە عێراق پێگەی کورد لە خوڵاتی ناوڕاست. پەرلەمانی هەرێمی کوردستان جیا لە هەر پەرلەمانێکی دیکە لە کاتێکدا لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا تەنها 5 خولی هەڵبژاردننی بەڕێکردووە 8 جار تەمەنی یاسادانانی خۆی درێژ کردووەتەوە. ئەگەر لە قۆناغی نەوەدەکاندا پاساوی شەڕی نێوخۆی هەبوو بێت لە دوای بەرقەراربوونی ئاشتی لە ساڵی 1998ەوە درێژکردنەوەکان هیچ پاساوێکی یاسایی و لۆژیکیان نەبووە.